Gerçi mırdı bu. بۆ یەکرزی و یەکێتی گەلی کورد ئێمەی دایکانی ئاشتی لە باشووری کوردستان لە کاتێکدا کە هیوای ئێمەی دایک ئەوەیە کۆتایی بە داگیرکەری و شەڕ بێت بۆ ئازادی یەکسانی و سۆگەر بێت لەسەر ئەم بنەمایە کۆمەڵگای ئێمە بە ئارامی و شادومانی بژێت بەڵام ئێستا جارێکی تر بارودۆخێکی ناخۆش کەوتۆتە ناو ڕژۆفی سیاسی کورد لەم ساڵەدا ئەمە سێمین پەیامی ئاشتی ئێمەیە وەکو دایکان لە باشووری کوردستان بۆ هەموو هێزە کوردیەکان بە تایبەت بۆ دەسەڵاتی بارزانی ئاشکرا دەکەین هەروەها ئێمە لە دەرەوەی دەسەڵاتی پەدەک بارزانی لە هەر چوار پارچەی کوردستان هەموو پارت و ڕێکخراوەکان و هێزە کوردیەکان و یەکێتی و یەکگرتن دەخوازن لە جەنگی هەفتانیندا بینیمان کە هێزی گەریلا بەرامبەر لەشکری تورکیای داگیرکەر سەرکەوتن ئەم سەرکەوتنی ئازادی خوازان بۆ بەرامبەر داگیرکەری و زوڵم و ستەمی دەوڵەتی تورکی فاشیستی ئۆردوغانی هێزێکی گەریلەی پارێزگاریان لە خاک و شەرەف و کەرامەتی ئێمەی کورد کرد دوای ئەم سەرکەوتنە هیوای ئێمە ئەوە بوو هەموو هێز سیاسیەکان لەسەر ئەم سەرکەوتنانە بۆ ڕێزی خوێنی شەهیدان بەیەکەوە دابنیشن و بەرنامەی یەکێتی گەلی کورد ئەنجام بدەن ئەوی بەخشن بۆ کۆمەڵگای کوردستان هیوای هەموو کەس ویلایەنێک ئەوە بوو بەڵام بەداخەوە دەبینین دەسەڵاتی پدک هەندێک هێزی نێزک لە خۆیەوە دەنێرێت بۆ ناوچەکانی گارا و مەتینە ئێمە باش دەزانین لە بردننی ئەم هێزانە بۆ ئەو ناوچانە خۆشکردنی ئاگری شەڕی ناوخۆ براکوژیە ئێمە وەکو دایکانی جەرگستا و دەڵێن ئەگەر دەسەڵاتی پدک هەڵوێستی خۆی نەگۆڕێت لێرە بەرامبەر خوێنڕژانی هەر دڵۆپێک خوێنی کورد ئێمە تەنیا ئەوان بەرپرسیار ببینین ئەمڕۆ کە هەموو شتێک ڕوون و ئاشکرایە دیارە کەس ناتوانێت بە هەواڵی ناڕاست ئێمەی دایک فڕێ و بدات و لە ڕاستیمان دوور بخاتەوە بەرامبەر ئەم بارودۆخە من دەڵێن سڵاو سڵاو هزار سڵاو ڕێز لە گێریلا و لە پێشمەرگە سڵاو هزار سڵاو لە گێریلا و پێشمەرگە پێتان دەڵێن ئێوە شێر و پڵنگی چیانن بەڵام لە بیرتان نەچێن ئێوە هەردوو برانن دێگۆشان بۆ ئازادی کورد و کوردستانن لە شاری سلێمانی هێتای مرالی سڵاو ڕێز سڵاو ڕێزی دایکانی ئاشتی بۆ سەرۆکی ئاشتی خوازی جیهانی سەرۆک ئاپۆ عەبدەڵڵا ئۆجەلان